چۆن نەگرین من فەنا دەبم و کەس ناڵێت حەیفە من فەنا دەبم و فەنابوونی من بەقەدەر بەربوونەوەی هەرمەیەکی کاڵ کار ناکاتە سەر موکناتیزێتی زەوی. سڵاو ئامادەبوانی ئازیز، شەوتان باش و هەموو لایەکتان بەخێر بێن بۆ بەرزڕاگرتنی دەنگی ئازادی ژن. ئەم شەو لێرە کۆبوونەتەوە بۆ بەرزنرخاندنی ئازایەتی و جوامێری کچەلانی چل شەو پێش ئێستا کوژرا ئەمیش ماریا